بەڵێ ئێمە ئەگەر هەر سەیرێکی خەباتی چەپ و کۆمەنیستەکان کەین لە ناوەڕاستی سەدەی ڕابردوو کە حیزبی شوعیب هەرم لە حەزەیەکەمان بێ لە سەرمان خەباتی ژنانی زۆر بردوتە پێشەوە، زۆر گەشەی پێداوە و هەم ئێمە خۆمان کۆمەنیستەکان چ شەڕێکمان کرد لە شەقام و لە جادەکان لە کوردستاندا لە دوای ئەوەی کە هەوڵدرا ئێمە سەرکوتکەن و ئێمە لە بین بن زۆر خەباتە بوو پاشەکشێک لە کوردستان یەکێک لەوانە بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان بوو، مەواقعەتێک بوو. ئەمە دەکرێت لە کاتی کە بەرنامەکە کاتی نییە من زۆر بچم باسی ئەمانە بکەمەوە دەستکەوتانەی و ئەو کارانەی کە ئێمە کردمان و دەستکەوتانێ بەدەستانێنا هەر ئەو کاتیش دەبیندرا هین جەژنی قوربان و ڕەمەزان نییە، لەبەرەوەی 8 مارس خاوەنی هەیە، بزوتنەوەی یەکسانی خۆخوازی ژنان خاوەنی هەیە، چەپەکان و کۆمەنیستەکان خاوەنی نە جەژنی ڕەمەزان و نە قوربان نەی جەژنێکی پیرۆزە، نەخێر ڕۆژی پرۆتێست و هاتنە مەیدانی ژنانە لە پێناوی مافەکانیان خۆ پیشاندانمان دەکەن ناڕەزایەتیمان هەمیشە بووی نەکەن لە 8 مارسە. خەباتی ئێمە لە پێناوی یەکسانی و بەدیلی و ئەڵتەرناتیڤی یاسای یەکسانی ئێمە ئەمرێکی واقع بوو لە کۆمەڵگایە و زۆر تیشمان بەدەستێنە هەر ئەوەی کە مەسەلەی کوشتنی ژنان و مەسەلەی هین ژناکە ئێستاش قسەی لەسەر دەکرێت و کاری لەسەر دەکرێتکەم تا زۆر دەرەنجامی خەباتێک بوو کە ئێمە کردمان لەو کۆمەڵگایە بەڕاستی